بیڕەخسێنە دەست و پەنجە جوانەکەت و دەری بێنە قسەی مۆسیقای جوانی هۆنەر. دەنگی مۆسیقای کوردانە جوانە، دڵ ئارامەکە، هەموو کات و سات و ڕۆژ و شەوانە. ئازیزەکانم، بینەندەگەل ئازیزمان ئیمڕۆ مێمانێکمان هەست لە ڕۆژهەڵاتەوە لە سنەی سەربەرزە و ئاغا کاوەی مۆرادی بەخێر بێبان چاو کەیوانی مۆرادی ئەفو ئاغا کاوە کە جیان خاڵیە ئەم دووبرا هەمیشە بەرنمەیان بەیەکەوە بووگە متاسفانە ئەمڕا نەمانتانی کە ئەو بەشدار بین لە کارەکانیان چون نەیتوانی بێت ئیساهای نەخەمەتەم ئازیزا بە زوان خۆی بناسێنێ بە ئازیزگەلە بیناندە و شنەوەندەی بەرنامەی میدیاگەڕیان. فەرمون. من ئەخوامی سڵامەت دەکەم لە خەمەت جنابتە حەمیدە خانەوەها بەڕێبەری بەرنامە کاکە جەزای عەزیز. سڵام وەرزە دەبمەست بۆ هەموو کوردێک هەمەخەنەتانە بەندە کەیوانە مۆرادیم لە سنەی ڕۆژهەڵاتەوە هاتووم. میوانی بەرنامە جوانەکەتانم چەند گۆرانێکمانش پێشکەشتانی یەکەین ئینشەڵا بەدڵ هەموو لایەک بێت. خواهشەکەم بەخێربی سەر و سەرگیانمان بەڕاستی بازم جێگەی خاڵیە کاکەکاوە هیوادارم سەربەرز بن چون بەڕاستی ئەمە ئەوەڵین بەرنامە وەڵام مشکڵی پێشتا متەسفانەوە نەیتوانی بێ نامەخەمەتانە. بڵێ با دەست پێکەین بە گۆرانیەکە و دوایی ئەچینە سەر قسە و سوال و جواوەکانمان لە خزمەتتانە. خواهشەکەم فەرمون. من چیت لێ بکەم ئەی دڵ ناسێت باڵا بەرزی کراس ناسێت من چیت لێ بکەم ئەی دڵ ناسێت ڕویشتێنێت وەکو ئاسێت ڕویشتێنێت وەکو ئاسێت ئەوە دەڕۆم نایمە دواوە یاری ئازیز بەجێ و دێڵێم ماڵت ئاوا خدا حافیز.
ئەوەی دەستم لێ مەدەن گشتیانم زامە دەستم لێ مەدەن گشتیانم زامە تازە زامێتر دایە لەم لامە هودەی باڵە بەر سەروێن بێگێرێ هودەی باڵە بەر سەروێن بێگێرێ خەڵکی کەم شاری هاو شاریت نەمرێ ئەی کەژان و کێوان ئەی خەمم ناگێرێ کەوتومە نێوان بەحرانی بێپەی کەوتومە نێوان بەحرانی بێپەی ئەی مەگار خوداوەند جا بە ڕەحمەکەی خۆی ئەی مەگار خوداوەند جا بە ڕەحمەکەی خۆی هودەی باڵە بەر سەروێن بێگێرێ هودەی باڵە بەر سەروێن بێگێرێ خەڵکی کەم شاری هاو شاریت نەمرێ ئەی کەژان و کێوان توا خەمم ناگێرێ ژمارە تەلەفۆنمان هەست ئێمە تەماس لە وایبر واتساپ و ناوەخۆی کوردستان ناوەخۆکەمان 0771 471 52 64 وایبرەکەمان 750 727 85 35 واتساپەکەمان 0771 891 75 75 هاینە خەمەتانە ئینشەڵا کە بتوانین نەزەرات و ئینتقاد و پێشنەهات ئێوە ئازیزگەل بگرین و جواو بینەوە با بڕین لای مێمانەکەمان و چەند سوالێکین لە خزمەتتان پەرمو ئاغا کاوای خۆشەویست تۆ چەند ساڵە خەریکی گۆرانی ئێژیت والله حەمیدە خانەوە کە خۆتان ئاگادارن ئێمە هەر لە هەرچەند ئێمە هەر بەم ناڵیەوە بەیەکەوە بووین هەر هاو مەحەلە بووین و لە یەک مەحەلا زندگیمان کردگە من مەدە کەیوانم کاوە براگەورەکەم بە جێگەی خاڵیە لێرە خۆم سڵاند بوون لێرم چاوی ماچەکەم من کاوە زووتر شۆعی کرد لەمە تقریبان شاید 20 ساڵ 22 ساڵ لەمەوە بەرن ئیتر منیش علاقەمەند بووم بە گۆرانی و منیشتە کاوە دەستم کرد بە گۆرانی وتر دووبرایش کاری شایی وان ئەنجامای لەسنان ئەموافق بن ئەرێ اتفاقەن هەرچی بەرنامەتانە دووبرایی هەن بە وڵات جێگەی خاڵیە واقعان جا مەسەڵەن ئەم موسیقیە کە ئیتر چوونە ناوی و بەلاخەرە دەستان پێ کرد و حەستان کرد حەزەکەم بزانم مەسەڵەن هەدەفەکەتان چە بوو بەخوا حەمیدە خانم ئێمە لۆعانات مناڵ بین تەمەنێک وامان نەبوو سن و ساڵێ وامان نەبوو پیشتر لەسەر زۆخی خۆمان لەسەر کەیفی خۆمانە شوێنە مەراسم حەزمانە کرد بە گۆرانی وتن وەلی ئیتر پلە پلەکە چوینە بەرەو بووە منبع دەرامەدێکیش بۆمان ئەسا واقعان تەنها منبع دەرامەدمان هەر ئەم گۆرانی وتن و شایۆمان لەسەر یعنی جیا لەمەی سێمە کارێترمان نییە بەس مەجبورین هەرم کارێ دامە بین تا زمانێکە خەڵکێمیان قبول بهێنە خەمەتیانە قبولیشمانە بەزدایم زندگیەک پڕ لە شایی خۆشی بۆ خۆتان زندگیکەن لە کناریەکە ئازیزگە لێژێ برا لە پشت برا بێ قەزا بەلای خوا بێ بەڕاستی ئەم دوودانە عزیزمانە من هەر لە مناڵیەوە ئێمە هاوکایە و هاو مەحەلە بووگین هاو شیرەین لەناو یەکە گەورە بووگین باوەڕ کە ئەسڵەن هیچیان لە برا ناچێوە نە دوودانە ڕەفیق گیانێ بە گیانێ بە قەوڵ سنەی وتەنی ئینشەڵا هەمیشە خۆشتان بێ بابڕینە لای گۆرانیەتر حەزەکەی والله لە خزمەتتان هەرچێوە دەسوور بنامە خەڵەکەم بچکتم دەستخۆشیگەن دەست و پەنجەت خۆش بێ کاکە هونەرگیان هەمیشە بمێنی بۆمان
كوي سر ببرك والراوة أي كوي مالم كوي سر ببرك والراوة كوي بفريزم زيران يشقى كل ليلة داوى كوي بفريزم زيران يشقى كل ليلة داوى هري لبار دركي اندارا هنجيريان هنارا لبار دركي اندارا هنجيريان هنارا لسار بالا برزاكي بابم دن لو سيدارا لسار بالا برزاكي بابم دن لو سيدارا اي كوي مالم كوي سرف بركة والراوة او شابان قملي ذاكا بيرو شايم لناوا او شايبا زهرم بكريار دستي سوتاوا سرسنجية لهيج كس معلومنية خالي للسرسنجية لهيج كس معلومنية مليان لقوش شي صبلاق لكن شرا برقية ننمو نولو خروخول نملي ري پهلوية هال دوق مودو برو ويل بري خيل رزانا هال دوق مودو برو ويل بري خيل رزانا والله كمارا بستن هاللياري من جوانا والله كمارا بستن هلا كيجي كل جوانا هرب بخدايا والربية يردني ضلي خمرية بخدايا والربية يردني ضلي خمرية إيران وهوشار قرام جواني وايات يانية إيران وهوشار قرام جواني وايات يانية هال دوق مودو برو وين بري خيل رزانا هال دوق مودو برو وين بري خيل رزانا والله كمارا بستن هاللياري من جوانا والله كمارا بستن هلا كيجي كل جوانا کۆڕێگەش بە گۆری خۆتان بۆشن هەمیشە دەنگ و ڕەسا و پەسا بمێنێ بۆمان گوێچکەی بین ئارامش پەیاکەین خۆشبی ئەکەیوان گیانەکەم تۆ حەزەکەی بە چه خانەندەی بە چه مەسم بە کێ بیشتر حەزەکەی کێ گوێچکە بەی خۆت وەک خانەندەی بەڵێ وەڵام من حەدم نییە لەباری خانەندەکان و نەزەر بم چون
موسیقای کوردی و نە مامۆستاگەل گەورەی هاتیە هەموویان جێگەی ڕێز و خۆشەویستی وەختان من هەروە لێرە سڵام منێن بۆ مامۆستا ناسر ڕەزادی چاوی ماچەکەم ئارزوی تەندروستی بۆگەم هیوادای هەمیشە لەشی ساق بێت مامۆستا ناسر حەز پێگەم خوا لێ خۆش مامۆستا حەسەن زیرەک گوێچکام وەلی چۆن کارەکەم وە ئیجابەکە بیشتر گۆرانیگەل شاد گوێچکام گۆرانیگەل سەریع چۆن بەخاتە کارەکەی خۆم بووگە مەسڵەن خوێندەکان ئەم دیژە بازم کارەکان یان گوێچکام و خوێندەگەل فۆلکلۆریش گوێچکام ئیتر خولاسە تۆ کارەکەت لە چه بەشێکا بێ لە چه نوعێکا بێ گەرەکتە لێنا وەڵام من بیشتر خۆم گۆرانیگەل سەریع حەز دەکەم چون کارەکەم شاییە چون کارەکەت ئافرین بیشتر گۆرانیگانم سەریعە جا ئەگەر لە گۆرانی وێژە مەسەڵ تونەکان ئەوانەکە سەبک تو نەخوێن سەریعەکان حەزەکەی بە کامیان فرێت سوال سەختێک بوو ئیترشێ بەقڵ بە کارەوتنی خەریکین ئاعتراف سنی نەم عزیزگەلە یاتێ مێرەمەندەکان گشتیان گەورن گشتیان مایە شانازی وەڵام من گۆرانیەکان مامۆستا بەختیار ساڵام فرە پێ خۆشەوە بەختیار ساڵە ئینشەڵا هەمیشە موافق بێ ئەرێ واقعان دەنگی خۆشە و کارەکانیشی جا خۆت حەزەکەی مەسەڵەن قەلبەن حەزەکەی بە چه سەبکی ئیسە نەبۆ کارەکەت جیاز کە گۆرانیگەل شاد گوێچکای ولی ئینسان خۆت بە خۆت حەزەکە بە سەبکێک حەزەکە بە گۆرانیەک نوعێک ئاهەنگێ ئارامیشی پێگری وڵا خۆم بیشتر خوێندەگەل ئیمڕۆژی خوێندەگەل کورد مەخسوسە من خۆم ئەسڵ علاقەم بە گۆرانی فارسی فرە نییە فارسی فرە گوێچین ئەمرێ گۆرانی گوێژەکان ئەم دو فرە گوێچکام کارەکان یان حەز پێگەم وەکێ مەسڵەن وەک مامۆستا میران عەلی کاکە کارزان کارەکانی حەز پێگەم دەیان خۆشە ئیشەڵا هەمیشە بمێنن بۆمان ئەو دوانیشە لێریشە سڵامیان بوانێن بۆ هونەرمەندگەلە با بڕینە لای گۆرانیە تر و دابزانین ئەم گۆرانێکی چرۆ چەست وەڵامیش گۆرانی چون بیشتر دەزانم خەڵکەکە حەز دەکەن بە گۆرانی شاد گۆرانی شاد فۆلکلۆرە پێشکەشتان یەکەم بە هاوکاری کاگە هونەر عەزیز هیوادارم بەدڵ چاوی سلامەت سپاس دەکەم فەرموو ماڵە بابم جەمیلە چە جوانێکی قابلە ماڵە بابم جەمیلە چە جوانێکی قابلە هۆڵی وە بەس نەجوانە خەمکی بۆیان گۆستیلە نازانم بۆ تۆراوە تۆرانی بێدەلیلە لەبارە و سینەی دەمرم ئەیژی بەفری قەندیلە بژوێنە بژوێنە بژوێنەی هەموو وڵات بژوێنە بژوێنە بژوێنەی هەموو وڵات منە و کاتم پێخۆشە تاوێدانیشم لەلات منە و کاتم پێخۆشە تاوێدانیشم لەلات
غوزي مالله بغدايا كدنيا بدنيايا غوزي مالله بغدايا او شاوى دل دكيشي ايجي اهن ربايا سيدي او قد برزا وخلفي بقلايا بجوينا بجوينا بجويني همو ولاد بجوينا بجوينا بجويني همو ولاد منو كاتم في خوشا تاوي داني شمللات منو كاتم في خوشا تاوي داني شمللات خاوەندین و ئیمان بێ ناو قەدباری وەک شمشاڵ لەو سینگی شەش کەس پان بێ چاوباز و ئەبرۆکەوان مەمکێ سێوی لبنان بێ ئیتر بۆ من فرق ناکا بچکە شوەنیا عیان بێ فەقەت چاوم خۆش بوێ بۆ شەرتە تۆزی جوان بێ بژوێنە بژوێنە بژوێنەی هەموو وڵات بژوێنە بژوێنە بژوێنەی هەموو وڵات منە و کاتم پێ خۆشە تاوێ دانیشم لەلات منە و کاتم پێ خۆشە تێر دانیشم لەلات داسي بوتيرم لقولي يوبا آخا داسي بوتيرم لقولي يوبا آخا أري چند نازني إني چني شيري إني چند نازني إني چني شيري إني تو پریزا آدی کم سرزمی اینی تو پریزا آدی کم سرزمی اینی گلا انبارم شا آخا او برم شا آخا انبارم شا آخا او برم شا آخا راسی موتیرم بقولی او با آخا راسی موتیرم بقولی او با آخا واقعا شروع شوقی کدا به برنامه که هر آهنگ شاید واسه آکیوان خود به خود انسان نزانی چه هر من الله بشکت ریدا آفری ای تیره تفر بس وادس که اگه خوش بی دست خوشی دست خوش بی یا خو هر خوش بی کاکیوان جان تو خود الان دوم نالتاز دوم نالکی شو کرن بقول کاروتنی حزکی لنا ارسه هنرابن والله بيقومان هلا والله وەک مەسەڵەن نە هۆنەرێکە تۆ لەناو مەسەڵەن شایوشتا وەک هۆنەرێ حرفەی هەرچەند جنابالی فرە حرفەی عزیزی خواشە چون 20 ساڵ تۆ سابقەی کارتەز لەم ئەرسا بلەخەرا دەستگاشناسی و هەرچی چت موسیقیتە واقعان عالیە ئیتر خۆیشەوە حتا دەستگاکان و بە هاوکاری ئەم کاکە عزیزە دروستکرد وەلێ حەزەکەم بزانم واقعان حەزەکەی أنا والله حزقم خوشيان في أبدا داني كان زورتر موافق فرح حزقة بموسيقى إن شاء الله قسم اليوم متأسفانة كورونا نهيش تم شن صالها شوني بس يابو قطعا بزانم بتشس هذا بس مشاهد حل بقول أني وتن بهاد شيء الله خيان بيت بشتوانية رقم من خوش بتشويق يعني رقم واقعا هنر فرح خوش رقم بيتنا هنر يتنا تاني بيتنا قطعا
یعنی دەستکەی بە هوەر ناتوانین دەستی لێ نا بکێشی. ئیتر ناتوانانی. عزیزگەل و بینەندەگەل خۆشەویست سێ دانە ژمارە تەلەفۆنمان هەست ئێمە بۆ ئینتقاد و پیشنەهاد ئێوە عزیزگەل گوێچکەمان لێ ئەوێت و حەزەکەین ارتباطمان بێ بەیەکە و نەزەرگەل ئێوەیش بۆ ئێمە مهمە لەم بەرنامە. ژمارەی ئەوەڵمان ناوخۆیەکانمان 0771 471 52 64 وایبرەکەمان 0750 727 85 35 واتساپەکەمان 771 891 75 75 هاینە خەمەتانە حەزەکەین ارتباطمان بەرقەرار بێتەکتانە و هەر نەزەر و پیشنەهادێکتان هەست لە مۆرد بەرنامەکانمانەوە میوانە عزیزەکانمانەوە کە تێن بە بیژنەوین و بتوانین بە سەلێقە و بە خاستار ئێوە ئەم بەرنامەمانە پێشکەشکەین هاینە خەمەتانە. با بڕینەوە بۆ لای مێمانە عزیزەکەمان بزانین ئیتر چە گەرەکیە پێشکەشمان کە لەم بەرنامە چی هەست. ئێوە بژنامە خەمەتانە پێم وایە بێ گۆرانی شادەگەندان پێ خۆشترێنە ئەرێ وەڵام ئەگەر ئیجازە بێ گۆرانێتتر شاد زەحمەت خۆشەکەم ئامە خەمەتانە. أيلا تجوي أو ريق دورايا أيلا تجوي أو ريق دورايا يا زيني بريم ديني لو ساو جورايا يا زيني بريم ليلي أري لو ساو جورايا بكم لداياس باري خماوايا من شي بكم لداياس باري خماوايا وشي طلب لي ديدي يا بكماوايا وشي طلب لي عزيز يا بكماوايا اي لا تجوي او ريق دورايا اي لا تجوي او ريق دورايا يا زين سندم ديدي لو سنو جورايا يا زين سندم ليلي اري لو سنو جورايا قسم بخوا بي كان لك جايم قسم بخوا بيدي كان لك جايم شار نسبايا ايام اتمبر بخويم شار نسبايا ليله اتمبر بخويم اي لا تجوي او ريق دورايا اي لا تجوي او ريق دورايا يا زين سلم ليله لو سنو جورايا يا زين سلم خانم لو سنو جورايا اي ملي ملي صدق الله ملي اي ملي ملي صدق الله ملي لخياني حاجي ديدي شو لكم دني من ما تشيدكم ليني كراو بيدك لي
کچە بەکەوشی هەمادانەوایە ئەو کچە بەکەوشی هەمادانەوایە زۆڵفی بەخانەی دەیدەی توی سرکانەوایە زۆڵفی بەخانەی دەیلێ توی سرکانەوایە ئای ملێ ملێیە سەد هەڵا ملێیە ئای ملێ و ملێیە سەد هەڵا ملێیە لە خێڵی حاجی دەیدەی چۆلەکەم دەنێیە من ماچی دەکەم دەیدەی ئەو پێ دەکەنێیە خێربیتەوە باس دەکەم بۆ خەستە شتێگەر کەم و کوڕێکی شێش خولاسە بە گۆری خۆتان عزیزان بانوەخشم ئاغا کەیوان چەندانە گۆرانیت ماگە والله ئەگەر کات بەرنامەکە بێت گۆرانی من دابیانیش متانێژم مەگەر داین کاتمان چۆنە خواهشەکەم کاتمان ماوە هاینە خەمەتە ڕێبەزگیان کاتمان چەنێ ماوە ئەلانە عەرزیەکەی نەخەمەت عزیزی لە خزمەتە 5 دقیقە 5 دقیقە وەختمان ماگە هاینە خەمەتە تۆ حەزەکەی کام گۆرانیت وڵا گۆرانیتە پێم وە بێ گەڕیان لای خۆمان بێت کە واقعان حەزەکەن لێرە گەڕیانیان پێشکەشتان یەکەم خواهشەکەم امیدوارم بەدڵتان بێ عزیزگەل و بینەندەگەل عزیز ئومیدوارم ئەگەر چەند لەحزەیەک چەند سعاتێ چەند دقیقەیە کە هاینە خەمەتانە و ماڵەکانتان بە ئاهەنگ و موسیقی و گۆرانیە ڕازنینە و ئومیدوارم کە ڕازی بن بە دەست کارەکانمانە و میێمانەکانمانە و هەر لێرە و لە شەبەکەی فعال و بەڕاستی دڵسۆزانە کە گشتی ڕایگان و وەخت خۆی دائەنێ بەم شەبەکە تەشەکورەکەین مەمنون لە سدا بەردار فیلم بەردار و ئەوانەیە کە خۆیان هیلاکەکەن بەڕێوەبەر ئێرە کاک بورهان کاک جەزا کاک ئالان عزیز ڕێبازگیان دەست و پەنجەت نەیشێ هەمیشە خەریک ئازیەتدان توین ئەم گۆرانیشاکەینە گۆرانی پایانی بەرنامە هاینە خەمەتە ئیشەڵا کە ڕازی بی بەدەست بەرنامەکەمانەوە ڕازی بین لەگەڵ عزیز ڕازی بێ دەمێش فقط هیوامان ڕەزامەندی ئەوانە خواهشەکەم ئیشەڵا کە ڕازی ئەون و ئێوەی شەمیشە خۆش بن بۆ ئێمە بۆ کۆمەڵگای هوەر یاخوا هەر خۆش فەرموون لە خزمەتانە فەرموون
ئەری بابا کەیشامە هاوار هەلار هەلار بۆ ئەری بابا کەیشامە هاوار هەلار هەلار بۆ ئەری ئازیز بەگیانۆ بەخوانی بە دنیاوە ئەری وەکاشتی غارقێ ساگیان بەچای دەریاوایە وەڵا وەکاشتی غارقێ ساگیان بەچای دەریاوایە ئەری ئاخێری پێرسای هاوار خێڵخان نەیدێڵایە وەڵا ئاخێری پێرسای باوان خێڵخان نەیدێڵایە ئەرێ ئازیز بەگیانۆ بەخوانی بە دنیاوە ئەرێ ئازیز بەگیانۆ بەخوانی بە دنیاوە ئەری وەکاشتی غارقێ ساگیان بەچای دەریاوایە وەڵا وەکاشتی غارقێ ساگیان بەچای